سڵاو لە خۆشەویستانی ڤار میدیا لە هەر شوێنێکەکەن سڵاوتان لێبێت و سڵاوێکی بەفراوی و زستانیشتان لێبێت. سوپاس بەخوا دوایەوەی کە پێشبینیمان کرده بوو بەفربارین دێتە نێو سەنتەری شارەکانی هەرێمی کوردستان لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر و ئیدارەی سربەخۆی سۆران و ڕاپەڕین و تەنانەت لە پارێزگای دوهۆک و تەواوی ناوچەکانی دەوروبەری بەفرباری و زۆربەی ناوچەکان تارای سپی پۆشی. سبەی چوارشەممە 12/2025 بە گشتی ئاسمان ساماڵ و پەڵاهورێ بێت کەشوهەوا زۆر ساردە لێرەدا هۆژدەرە دەم بە خەڵکی خۆشەویستی کوردستان کە ئەم شەو تاوەکو دوو ڕۆژی داهاتوو پلەکانی گەرما زۆر دابەزێتەوە چێتە ژێر 0 سیلیزیەوە و بە هیچ شێوازێک ئەو ڕێگە شاخاوێنە بەکارمێنن کە بەفری لێباریەوە و ناوچە زۆر بەرزەکان کە بەفری لێباریەوە چونکە ئەگەر ڕوودانی شەختەوە بەستەڵێکێکی زۆر هەیە بە تایبەتی لە ناوچە زۆر ساردەکان زۆر ئاگادار بن کە بە تەواوەتی بەستنێکی زۆر لەو ناوچەنە ڕۆدا بە سلامەتی گیانی خۆتان مەچنەوە شوێنانە زۆر ئاگاداری خۆشتان من بە تایبەتی لە دوایێکە کەشوهەوا ساماڵ و ئاسایی بێتەوە و هەروەها لە ڕۆژی لە بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە دووبارە ناسەقامگیری دەست پێکاتەوە تاوەکو شەوی هەینی لەسەر شەممەواتە هەتاوەکو 2/1/2026 دووبارە ئەگەری هاتنەوەی شەپۆلێکی دیکەی بەفر و باران هەیە بەڵام ئەم جارە مەودەی بەفرەکە هەم کەمترە لەگەڵ بارانبارینەکە لەگەڵ ئەوەش داگەری بەفربارین هەیە بە تایبەتی لە ناوچەکانی بەشی باکووری خۆرڵاتی هەرێمی کوردستان و دەوروبەری لە کاتی نزیکبوونەوەیدا زانیاری زیاترمان دەبێت و بەفری خۆشیش بە ئینشاڵڵا و ئەتوانن بە خۆتان وێنەی جوان لە نێو بەفر تۆمار بکەن هەر شاد بن.